من هادی دوکاندارم لەم بێموچەیە دەفتەرێکی بچووکی قەرزم داناوە. ماما دایک مەڵە قەرزەکەمان بووە چەند؟ کچێکم لە چەنا نەماوە بووە بە چیلۆ. مام هادی بیخەسە حسابەکە. ئەوە خستم. مام هادی ئەوەش پارەکەی. یاخوا بە خێربێی. تازەشم بۆ بخەرە سەر حسابەکە. سابەکە و سەوزەڵەخانە مەڵێ. بە قەرز. قەرز نییە. بۆ منیش؟ تەنانەت بۆ تۆش. کاکەجان یەک چاکە بشەکەم. چاک وێرە. بیخەسە حسابەکە. دکتۆر گیان ئەخێتە سە حسابەکە؟ مامادی 200,000 ئەمەش دەسەکە. ئەرێ ڕازیم بە مۆزعە؟ بۆ ئەوەی ئەم مۆزعە چاک بکەین دەنگ بدە بە یەکێتی نیشتیمانی کوردستان.